ساڵانە لەگەڵ دەستپێکردنەوەی وەرزی نوێ خوێندن کە سوکاری خوێندکاران ڕوو لە بازار دەکەن بە وەستی کڕینی پێداویستەکان هەم لە جلوبەرگ هەم لە پێداویستی دەفتەر و قەڵەم و کۆمەڵی بابەتی تر. من ئەمڕۆ لە کەسوکاری خوێندکاران دەپرسم سەبارەت بە نرخ ئایا تا چەند گۆڕانکاری بەسەر داهاتووە یاخود تا چەند نرخەکان بەرز بێتەوە. بینەرمان بن. لە چاو نرخ ئەو ساڵ نرخی ئەو ساڵ لەگەڵ پار فەرقی هەیە تۆزێک بەرز بووتەوە بەڵام بەو شێوەنی بڵێ وڵا هاوڵاتیان بۆیان ناکڕێ کەلوپەلی مەکتەب گرام نەبوو ساڵ ینی سعرەکان هەر لە یەکە و دوکانە و بە ئارەزوی خۆیان نرخدا دەنێن بەبێ ڕەچاوکردنی بەرژەوەندی خەڵکی وەک واز دەکەن زۆربەی زۆری شتەکان ئەو ڕۆکانە گرانیی زۆری پێوە دیار مناڵ دەگریا دەڕاتەوە بە ماڵەوە بە گریانەوە لەبەرەوەی دایکی لە ناتوانێت پێداویستیەکانی بۆ دابین کات. لە چاو نرخ ئەو ساڵ نرخی ئەو ساڵ لەگەڵ پار فەرقی هەیە تۆزێک بەرز بووتەوە بەڵام بەو شێوەنی بڵێ وڵا هاوڵاتیان بۆیان ناکڕێ. ڕەنگەکانی شەروەکو پارە ینی چۆن بڵێ کە تەربیە دایناوە لە هەموو کوردستان یەک ڕەنگە ئەوە نیە و ساڵان هەر مدیرە بە کەیفی خۆی ڕەنگێکی دانێت و سعرەکانیش باشە وەکو پێویست بە تایبەتی لە حاجیاوە سعر هەرزانە تەمەنی ئێستا بوون نمونە پۆلیە کە تا پۆلیسێ تا 6 بە 20,000 هەتا 22,000 دەردەچێ ئەوەکانی کەژ لە 20 تا 25 تا 30,000 هیچ کێشەی نییە تەڵابات جانتاشمانێ جانتا بە 10-12 جانتای زۆر چاک یعنی کەواتە تەڵەبەیەک بە 35,000 دەردەچێت. دیارە ئەو ڕۆکانە ئێمە هاتوین بۆ دابینکردنی پۆشاشی منداڵان بە بۆنەی کردنەوەی قوتابخانە و دەستپێکردنەکەیەتی بەڵام وەک واز دەکەن زۆربەی زۆری شتەکان ئەو ڕۆکانە گرانیی زۆری پێوە دیارە هیوادارین بکرێن نرخەکان تۆزێک بگونجێ لەگەڵ خەڵکەکەی لەگەڵ ئەو جروفی ئەو ڕۆکانە چونکە ئابووری خەڵک ئەو ڕۆکان وەکو پێویست نییە. بەڕێستان ئەمڕۆ هاتووی بازار جلوبەرگ بۆ قوتابیەکان یا خوێندکارەکان بکڕێت ئەم ساڵ نرخ چۆنە ئەگەر سەما بکەیت؟ بەڕاستی نرخەکان زۆر گرانن حەق بوو لیژنەیەکی چاودێری هەیە لەلایەن حکوومەتەوە چاودێری بازار بکە بەڕاستی ئەشیاکان زۆر گرانن ینی لە چاو گوزەرانی خەڵکی بەڕاستی گرانن ئەشیاکان ینی شتێکی مندا کراسێک شتێکی بۆ منداڵەگەڕی بەلانی کەم 15,000 13,000 ئەوەش لەگەڵ بژێوی خەڵکان ناگونجێ لەگەڵم خەیرانەیە ساهەیە خەڵک بەعام هەر تووشی قەیران بۆ خەیرانیش بۆ خۆ دەزانێت هەندێک شتەیە کابرا خێزانی زۆرە خود بڵین سێ-چوار تەلەبەی هەیە دەبێت بۆ هەمووی جلشی تازە بکرێت لەبەر و تۆزێک بازار گرانی پێوەداوان گراندنا وەکو جلوبەرگ هەروە خۆیەتی قەمیسێک پار بە 15 بەم ساڵ 15 تەنورە بە 17 بە هەر بە 17 هەروە خۆی شت گران نەبوو وەکو بەعام گران بێت. چەندانێ ئەوە 12 هاوڵاتیان ئەگەر باردۆخشیان سەخت بێ ئەگەر باریداریشیان گونجاو نەبێ هەوڵدەن کە جلوبەرگێکی تازە بینێرە خوێندنگە بۆیە ئێمە هەوڵمانداوە کە نرخەکانمان لەگەڵ باردۆخ و گوزەرانی خەڵکی بگونجێ و بە نرخێکی گونجاو بیدەینە دەست کڕیارەکەم. هەرکە خێزانێک کە دوو خوێنکاریە سێ خوێنکاری هەیە زیاتری هەیە بەڕاستی ئەمە بارگرانێکی یەکجار زۆرە بۆ کەسوکاری خوێندکار زۆر لە خێزانەکان ناتوانن پێداویستیەکانی بە تەواوەتی بۆ خوێنکارەکانیان دابین کات هەیە ئەم ڕۆژتەکەی شتێک دەکرێت سپێنە شتێکی تر دەکرێت کە ئەمەش وای کردووە کە بەڕاستی زۆر جار هەیە مناڵ دەگریا دەڕاتەوە بە ماڵەوە بە گریانەوە لەبەرەوەی دایکی لە ناتوانێت پێداویستیەکانی بۆ دابین کات ئەم قەیرانە وای کردووە ئەم گرفتانە و ئەم کێشانە دروست ببێت کە بەڕاستی ئەمەش جێگای ئەسەفە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان هەوڵدا کە ئاسانکاری بۆ خەڵک بکات و مەسەلەی بودجە و موچە کە لە کاتەکانی خۆیدا دابین کات بۆ خەڵک ئەمە بەڕاستی بۆ ئەوەی کە خەڵک بتوانێت پێداویستیەکانی خۆی دابین کات.